بناوی پێی قسە و شیرین جەرمەن ئاوەر پێی شیرین فەرهاد وەبێ سوندەر بینەران و بیسەرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان خۆشحاڵی و کامەرانی بێت. من ڕۆمیار فارس خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە نوێڵپەیەکی بەرنامەی ساباتی گەڕیان لە خوێندنەوەی دیوانی شاعیران لە خزمەتتان دەبم. سەرەتا بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە جوانترین پیرۆزبایی خۆمانتان ئاڵاسە دەکەین لە موسڵمانانی جیهان بەگشتی و موسڵمانانی کورد بە تایبەتی هاوکات لەگەڵ ساڵی نوێی کوردیدا هیوای ساڵێکی پڕ خێر و خۆشی بۆ سەرجەم هاونیشتمانیان دەخوازین. بەرنامەی ساباتی گەڕیان بە سپۆنسەری کتێبخانەی ڕەوشەن ناونیشان سلێمانی داوەستاوەکە نزیک کەشتی نۆح دەست پێ دەکات. دەستپێکی بەرنامەی ئەم جارەشمان بە کۆمەڵێک قەسیدەی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڵی دەست پێ دەکات کە دەفەرمێت: ئەی پێغەمبەری ڕاهبەری ئیسلام، بڕژێ بەسەرتە سەڵات و سەلام، ئەی یادگاری نەتەوەی ئادەم، بۆ تۆ بوو دونیا دەرچوو لە عەدەم، دڵێ بە یادی تۆ نورانی بێ لەگەڵ فریشتە ئەبێ بە هاودەم، چاوێ بڕوانێ بۆ نێو چاوانت وەرئەگرێ نووری بارەگای قیدەم. ئەی پێغەمبەری ڕاهبەری ئیسلام، بڕژێ بەسەرتە سەڵات و سەلام، دڵێ بە یادت بگەشێتەوە نەشئەی نووری حەق ئەبەخشێتەوە، بە یادی تۆوە سوتاوی جەفا بەرگێ لە سەفا ئەپۆشێتەوە، دەمێ بگاتە تۆزی بەری پێت شەرابەم تەهور ئەنۆشێتەوە، سەد جار بکوژرێ عاشقت بە تیر چاتر بۆ عەشقت
ئەکۆشێتەوە. ئەی پێغەمبەری ڕاهبەری ئیسلام بڕژێ بەسەرتە سەڵات و سەلام. بە کەس ناکرێ سەنای سوورەتت، کەشف ناکرێ سیڕەی سیرەتت، سیما بەشەری و سیرەت فریشتە، ڕوح القودوسە هێزی غیرەتت. دنیا لەلای تۆ پەڕەکایەکە، خوددا ناسینە مایەی حیرەتت. ئەخلاقی بەرزە دەزمایەی ژینت، علم و عیرفانە ڕێی بەسیرەتت. ئەی پێغەمبەری ڕاهبەری ئیسلام بڕژێ بەسەرتە سەڵات و سەلام. ئەی دووڕی دەریای ئەسراری لولاک، بۆ خۆت نەوعێکی بە فەردێکی تاک، هەر ئەوەت لەگەڵ بەشەردا یەکە، ئەتۆش مەخلووقی بۆ خودای بێباک. لە هەر ئەرزێکە باسی تۆ بکرێ، عەتری ئەگاتە سەر ئەوجی ئەفلاک. معنای شەپۆلی زانستی تۆیە، تەسبیحی خودا بەما عەرەفناک. ئەی پێغەمبەری ڕاهبەری ئیسلام بڕژێ بەسەرتە سەڵات و سەلام. لە بۆ ئازار و بێزاری دڵمان، هەر لوتفی تۆیە ئەبێ بە دەرمان. لە جۆشی جەفای ناباری زەمان، هەر سایەی تۆیە چەترە لەسەرمان. لە تۆفی خۆفی زەلزەلەی مەحشەر، هەر تکای تۆیە بەرگە لە بەرمان. کاتی تاریکی دڵ و دەروونم، ڕووناکی ڕووی خۆت دەربخە بۆمان. ئەی پێغەمبەری ڕاهبەری ئیسلام بڕژێت بەسەرتە سەڵات و سەلام. ئەی پێغەمبەری شیرین ڕەنگ و بۆ، دەستی هانامان بە دامانی تۆ. دنیای ڕووناکم لێبووە بە شەو، مینەت لەسەرم جەم بووە کۆکۆ. سایە شک نابم لە گەرمای دەردا، مەگەر سێبەری کاڵای ئاڵای تۆ. خۆت زویر مەکە لەبێ شەرمیمان، لا بکەرەوە ئەم جارەش لە نۆ. ئەی پێغەمبەری ڕاهبەری ئیسلام بڕژێت بەسەرتە سەڵات و سەلام. هەروەها مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس لە قەسیدەیەکی جوانی کەدا دەفەرمێت: بە فەیزی بێ ئینتیها بنێرە ڕەحمەت خودا، دەبۆ ئیمام الهودا بۆ تاقمی سوعەدا. ئەی شاهی خۆشخولق و خو، ئەی ماهی گوڵڕەنگ و ڕوو، ڕۆح و دڵ و لەش هەموو بۆ تۆ ببن بە فیدا. سەرگەردی هیممەتی تۆ ئاسەف کوڕی بەرخیا، شاگردی حکمەتی تۆ سەف گەلی سوعەدا. لەبەر مەلاحەتی تۆ یۆسف قەڵەمبڕ بە کەف، لەبەر سەفاحەتی تۆ سەحبان نەما بۆی سەدا. بۆ سەعدی تالیعی تۆ سوهرە بەدڵ موشتەری، لە نووری لامعی تۆ قیبلەن لە بۆ ئیقتیدا. بە حوکمی ئیمانی تۆ، بە عیلم و عیرفانی تۆ، بە وەعز و تیبیانی تۆ دڵکەوتە ڕێی ئیهتیدا. بە حیلم و ئیحسانی تۆ، بە عەفووی ئاسانی تۆ، بە ڕەحم و وجدانی تۆ کەس بوو هەوای ئیعتیدا. هەرچی هەبوون ئەسفیا لە ئەنبیا و ئەولیا، لە دائیرەی ئەسکیا لە ئاخیر و ئیبتیدا. جود و وجودی هەموو، سیمای سجودی هەموو، شەهد و شهودی هەموو بەیومنی تۆ دای خودا. لەسەر عنایەتی تۆ ئەهلی هیدایەتی تۆ، بۆ نەشری ئایاتی تۆ چوونە گەلی شوهەدا. بۆ سادی چاوانی تۆ، کۆمەڵی لاوانی تۆ، وەک قۆچی قوربانی تۆ خۆیان ئەکرد بە فیدا. قەسەم بە ئایینی تۆ، بە سیڕی یاسینی تۆ، ڕاستە بە ناسینی تۆ بەشەر ئەگات بە خودا.
چۆن باسی ئەوسافی تۆ تەواو ئەکا گفتوگۆ قورئان لەبەر نعلی تۆ خولقی عەزیمی ئەدا خلقي عزيمي أتو عقلي سليمي أتو قلبي كريمي أتو معجزبون بوهدا أي سروري أنبياء أي رهبري أتقياء أي دلبري أسفياء خيركم منا بدا زوي لبحر لبر هدو تياو دشت در فربو لخير لفر من كرم المقتدى تجارتك وها وينيني بو بها ورقتني ميلي تو بروح اگر دز بدا نامي لسر نامي تو لبو ذوقي جامي تو لبر فيز عامي تو يطلب منك الندى هروها ما مصطفى عبد الكريم مدرس لقصيديك جواني كا دفرميت أي پیغمبري خوش خلق و روشت بو توبو هودي رحمت كوت دشت رهبري رقاي قرزاري بهشت قربو لنعمت كيو ساراو دشت بو توبو درياي خزاني إحسان كوت سرشپول بو پولي إنسان برجي بسرتا صلاة و سلام بو برزي پايي ملتي إسلام أي رهنماي عام لبو رقي راس بو خدا ناسين بو سعيو إخلاص بو وجداني باك بو لحق برسي بو همت برزيو لكس نترسي لبو درصوزيو هوغريو ألفت بو ورقتني علم معرفت برجي بسرتا صلاة وسلام بي پردي بتاو تافاقي قيام أي شاره بري دستوري قرآن بوتوبو ذبح هات كوچ قربان أي دل أستوري ميدان آزار أيوبي محنت يوسفي دلدار أتوي آموشگار بو داوين باكي بو همت برزي بو دل روناكي وكو باراني نيساني آرام بري بسرتا صلاة سلام أي شراي تاكي أرزو آسمان مايي روناكي دلي مسلمان بتو قل خنشي محبت فشكوت دلي دلداران بو رحمة بزوت شعور كمال بتو ودركوت جاني حق خوازان لسزا سلوت حق بسر باطل لتو سركوت بوري حق ناسي بشادي ريكوت أي ماي سفا بو جفا باران أي ماي شفا بودل بماران بجيان پرواني شمع رخسارت بدل بلبلي قلي ديدارت سروي نامية لباقشي شوقا سيرت جامية لبادي زوقا تكاي شونمي فيزي إحسانا رجاي بو جامي حق فلستانا تا أرجي سيلي صلاة وسلام لخواوة بوتو يا خير الأنام هروها ما مصام عبد الكريم بودريس لقصيديك جواني كايا أفرميت يا رسول الله جانم بفيدات پێشکەشت ئەکەم سەلام و سەلات بۆچی بگەڕێم بۆ معجزاتت تۆ خۆت معجزەی بەبەرزی صفات کام وەصفت بێنم لەناو صفات بیکەم بە ئەساس بۆ وەصف و سەنات هەر صفەتێکت تەماشای ئەکەم وێنەی نایابە لە ڕووی کائینات مەگەر بە خەیاڵ وێنەیە دانێم خەیاڵیش کۆڵە لە ڕێی کەماڵات شێوەی شیرینی ڕوخساری پاکت قەت وێنەی نەبووە لە ڕووی سەربیسات بۆیە یارانت کە تۆیان ئەدی ئەیانوت ڕۆژە لە بەرزە هەڵات هەر کەسێ بە حەق تۆی بناسیایە دەستی بەر ئەبوو لە بەندی حەیات بۆیە لە دووریت دڵی بولبولان
ئەهاتە نەغمە و ساز و مەقامات بەبیری دووریت ڕوخساری یاران زەد ئەبوو وێنەی خەستەی پڕافات نمی ئارەقی خۆشبۆی ڕوخسارت بە شەونم لەسەر پەڕەی بەهار هات بۆنی هەر شوێنێ گوزەرگای تۆ بوو بە وێنەی قوتووی عەتری لێ ئەهات سەبرت باڵاتر لە سەبری ئەیوب حلمت لە حەیای خاوەن کەماڵات ڕاستی وتارت جوانی ڕەفتارت بەرزی کردارت نایەوێت ئیسبات وەفات بە عەهد و پەیمانی ساغت چ کاتێ هات و چ ساتێ نەهات لە کێوی تائیف بەرز و باڵاتر دامەزراوتر بوو لە کەعبەی نەجات عەفوت گەیشتە پایەیەکی وا تەواوی ناکات نامە و تەحریرات بۆیە تا دەجار بە قەسدی گیانت بۆ دەرچوو عەدووی خاوەن خەیانات یەک یەک ئەمانە لێیان ئەبوردی پێت ئەدا بەرگی عەفوت بە خەڵات دڵسۆزیت لە بۆ سوتاوانی داخ پڕوزەت لە بۆ گیرۆدەی ئافات گەرمی دەروونت بۆ چاوی بێکەس خامۆشی نەئەبوو بە ئاوی فورات بە شێوەی شەرمی پەروەردەی دەروون وەوشتی نەرمت ئەبوو بە ئیسبات سیلەی ڕەحمت بوو بۆ دڵسۆزی دڵ لەگەڵ عمومی خزم و ئەقرەبات هەر لەگەڵ تۆدا دروست کرا بوو سیمای ڕووناک و دەستی پڕسەخات شەممەیە دەرکەوت لەگەڵ شیمەدا قیاسی ناکرێ عالەم بە زەڕات بێدەنگ بم چاکە شەرحی خوڵقی تۆ خولق عەظیم تەفسیری ئەکات نەبوو ئادەمی نەبوو فریشتە مەگەر هەر بۆ تۆ لە خوداوە هات جیای لە ئادەمی و پەری و فریشتە نەوعی فەردێکی لە مجەڕەدات ئەوەندە هەیە مەخلوقی خودای بە وێنەی باقی ئەجزای کائینات پڕ بێ کائینات لە سەلامی حەق بڕژێ بەسەرتە سەرپاپا باڵات سەرواز کانمی سەلامی خودا بگا بە هەموو ئەجزای نامیات هەروەها مامۆستا مەلا عەبدولکەریم بودەڕیس لە قەسیدەیەکی جوانی کەدا دەفەرمێت ڕەبی لە عەرشی وەفا بڕژێنە سەیری سەفا بۆ سەر دڵی موستەفا حەزەرتی خەیرولبەشەر ڕەهبەری دوور لە هەوا سەروەری گشتما سیوا ئەو فەزڵە هەبووە لەوە نابێ مەگەر بە قەدەر ئەو ڕەهبەری عالەمە نوری دڵی ئادەمە کە فاتیح و خاتەمە بۆ فەیزی خەیر و سەمەر بۆ شان و بۆ شەوکەتی بۆ قەدر و بۆ حورمەتی وەکو لەلای ئومەتی لەلای مەلایک لەسەر هات جوبرەئیل لای خودا بۆ لای نەبی الهودا موژدەی عروجی ئەدا بۆ مەرتەبەی منتەزەر هێنای براقی وەفا تا حەزرەتی مستەفا بۆ قورسی پڕ لە سەفا کەوتە جەناحی سەفەر جەمبوون لەوێ سەروەران ئەقتابی پێغەمبەران تا سەروەری ڕەهبەران بگاتە جێی بێخەتەر کاتی قودومی نەبی گەیشتە قودسی ئەبی
ومرتبي أدبي لفضل خير البشر بهبه لإحساني تو قدسي بشان شكو بقردي أقدامي تو شادلو ضلو بسمر جاب وفاي لايقي كوت سناي خالقي بمرتبي فائقي كوت أدا بحزر تاب صفاي معنوي لقل فريشتي قوي سركوت لروي سرزوي بو أرشي إحسان فر هروها ما مصام لا عبد الكريم مدرس لقصيديك جواني كذا تفرميت يا ربي حتى بحري كرم ما ولا بريا باراني سلامت بخور برجي بسريا أي شاهي جهان سري نهان عالمي دنيا بوتوبو خدا بوني بحق كردوا ببريا أي شمسي عيان فجري بيان نوري حقيقة توي حكمتي درسي أدبي علم الأسماء أي عارفي أسرار سفاي وحي خداوند عالم همو يقتلو تو لجي دريا صفحي دلي تو نسخي بو دفتركي لو سينت ورقة بو رقمي قيمي أشياء أو وسعة خوا داوية بسينو دلي إيوة حكمت أو بو وربقري نوري تجلى جي سورتكت قدس لقل يسرب بطحا جي سدركت سدرية بعشر معلا پرواز نییە باڵی ئەمین بۆیە لە ڕێدا دواکەوتووە لای سیدرەوە سەرکەوتی بەتەنیا پابۆسی سەمەندت بوو فریشتە بەدەم و دڵ ئەو کاتە کەڕێت کەوتە دەری عالەمی عولیا تاوەربگرێ بۆنی عەبیری ئەتۆ فیردەوس ڕیضوان کەمەری بەستووە وەک خادمی دەریا مشتاقي لقايدي تني رخساري أتوب صفست ملايك لسماو عرشي معلا كوتوتا بري نالي سمندت وكو بزمار چند أختري خوش منظري وك نجمي سوريا أي كاشفي كافي كرمو هائي هداية أي داعي بيا حرفي نداء عاقلي وريا ئەو پایە لە بۆ تۆیە نییە وێنە لە بۆ ئەو مایە لە بۆ تۆیە نییە نەوعی لە دنیا ئیسباتی ئەکا منتیقی بێزاری دڵی تۆ لەم دەور و بەرە مەیلی لە بۆ هیممەتی عولیا لقمانی دڵ و بەرهەمی داخی جگەری دۆست تۆزی بەری پێت سورمەیە بۆ دیدەی بینا دەستت بە مەسەل دراوە بۆ زامی دڵی من بەستەی کەرەمی تۆیە دەستیە بێنە بەسەریا یەک نیمە نیگات کافیە بۆ نەشئەی نامی یەک دەفعە نە چەند دەفعە دەسا دەرئەخا محەیا هەروەها مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس لە قەسیدەیەکی جوانی کەیە دەفەرمێت خوددا بڕژێنە سەڵاوات بەردەوام لەسەر موستەفا هەم لەسەر ئال و یارانی لەسەر ئوممەتی بەوەفا ئەی چرای دڵی موسڵمان ئەی زیای سینەی بێجەفا میعراجی تۆ بوو بەهەشتی کرد بە ماوەی سەیر و سەفا سیدرە بوو بە فەرشی بەرپێت عەرشە ئارامگای موستەفا أطلس عوجي طلوعت بو صفاي قلبي عرفاء حورودي زوان هاتنا وصفت بو نسرو نسمي مقفا ألين بابرجي صلوات وسر روحي مصطفى
أي حبيبي سرفرازم كاني علم عقل وفا حكمتي لقمان للايتو والجر پردي اختفاء ئاوی دوولێوت شیرینتر لە هەنگوینی مصەفا ئاستێرە 350 پەنجەرە ئەو ئۆفر دیگایەکی تۆ لە ناساغ ئەبێ بە ئەسبابی شیفا تۆزی ڕێت دەستکەوێ بۆ چاوم نامەوێ سورمەی مستەشفا خاکی دەرگات لە بۆ دڵسۆزان زیاترە لە مەڕوە و سەفا تووتیایە و جەواهیر و سورمە بۆ دڵ و چاوی عورەفا پرسیارێکت خەڵاتە دڵسۆز پێی ئەکا ئیکتیفا خودا بڕێنە سەڵاوات بە خوڕەم بۆ سەر مستەفا هەر کەسێ ڕۆژێ ڕوت ببینێ ئەمینە لە کاتی خەوفە موژدەی ئەداتێ فریشتە عەفە الله عەمما سەلەفە بمولاي وقل مولا ذوب قربان ابن بنبي بذوق الذوم مطيعوا من دفرمان ابن بنبي دەست بدە خادیمیت بۆ هەر کەس لە شاهی ئەکا ئیستیعفا مەرحەبایەکت لە حەیران ڕەهنومایە بە وەفا پرتەوت لە هەر کەسێکدا حەسبوە الله وەکەفا هەر کەسێ لە دەورت گەڕێ حاجیە وا لە تەوافا ئەو کەسەی دڵی سەلیمە هەڵگرە بۆ عەهد و وەفا بە فەیزی پەیمانی تۆوە ئەژمێرێ لە ناو سەلەفا ڕێزەخۆری خوانی فەیزت ئەولیا و ئەسفیا و عورەفا حاتەمی تەی لە خوانی جودت ڕێزەیەکی برد بە تەرەفە نەبووە وێنەی تۆ قەت نابێ لە سەلەف و لە خەلەفە شاسواری دەشتی مەحشەر یا سەیدونە المستەفا کاتی وابەیلای خەلایق کە سەرگەردانن لە خەوفە بە کەرەم ڕووبکە لە نامی شافیعەن بما اقتەرەفە بەڵکو بژمێرێ لە تیپی خادیامی خاوەن وەفا بینەران و بیسەرانی خۆشەویست لێرەدا و بەم جۆرە کۆتاییمان بە بەرنامەی ساواتی گەڕانهێنا تاکو بێگەشتنەوەمان هەموو لایەکان بەخوای گەورە دەسپێرین ڕێزی پێشکەشکاری بەرنامە ڕۆمیار فارس قبول و فەرموون لەگەڵ برایانی کۆنترۆڵ بەرنامەی ساواتی گەڕیان بە سپۆنسەری کتێبخانەی ڕەوشن ناونیشان سلێمانی دارۆستاوەکە نزیک کەشتی نۆح پێشکەش کرا چەپکێک گوڵ و چەپکێک نێرگز مەرگتان نەبینین هەرگیزا و هەرگیز خاكم بسر روي ببامر خوايتهم بمجينا ينتع البرقع في كسير قمري
بضايع يا نبضايع لما لا يعني يا وقت مو يعني ذبي وقتي لبو الوقت بخواز بدت عدوي دين وعجب جميل أمتك